هاوینان هەمیشە لەگەڵ ماڵەکانی کەیە 3 دەرەجە بۆ 4 دەرەجە جیاوازی هەیە. سەوزکردنی خانووەکەت پێویستی بە زەویەکی 400-500 مەتر نییە تاوەکو سەوزی بکەیت و لەبەر سەوزایەکەیە دابنیشی. ئەکری خانووەکە 100 مەتر بێت و پێشەکەی وەکو ئەم خانووی گەڕەشی عەقاری سلێمانی سەوز بکەیت. کاتێ لەم کۆڵانەوە تێپەڕی بەردەمی خانووەیە دڵەکاتەوە جاوەر لە هاوی نابێت و لەو گەرمایە بێت و ئەم دیمەنە ببینی. جامار بەخۆشەوە نەوەستاوە دراوسەکانیش چاویان لێ کردووە و بەشی ئەوانی شیاوە. جامار قسە لەگەڵ خاوەنی خانووەکە کاکسامان محەممەد دەکەم. کاکساماگە فەرمی تێرە خوا تێشی نەیە لێ و بەخۆشی بێ و دەستێ خۆش بێ. ئەمە چۆن بوو ئەمە و هاو بە مێشکا بەم شێوازە خانووەکە سەوزکەی؟ بەڵێ سپاس. وڵی تقریبان 10 ساڵە بێ من دەسم کردەوە بەم سەوزیە. تەوان لە بیدایە ئەم شوێنم هەڵکەنەوە قیر بووە گەڵم تێ کردووە ئەم نەمامانم بۆ هێناوە وردە وردە دەستم پێ کردووە خزمەتم کردووە ئاوم ماوە ئاو نەبووە هاوم بۆ هێناوە خۆم بەش لە بیایی هاوینی پارە چی کرد؟ وەڵی ئاوم بۆ هێناوە 2-3 جار ئاوم لێ بڕاوە ئاوم بۆ هێناوە کڕینیش بێ کڕم حەز نەمامەکانم نایلم وشە بوون. ماوەی چێنە کە ئاوا بەم شێوازە گەورە بووە و ئاوا سەوز بۆ پێشی خانووەکە و تقریبان 9 ساڵ بۆ 10 ساڵە چێ ئەوەنە باڵێ بەڵام ئەوەنە قورسیش نییە بڵێ ئەرچی زۆر نییە ئەگەر ئینسان خۆشەویستی درەخت و ژینگە و هێنی لابێ ئاساییە دروستە بێ خۆی دروستە بێ ڕۆژانە گەورە بن ڕۆژانە ئاویبەی گەورە بێ و کاتە ئەمە وەزعتان چییە لە هاوینە بۆ نمونە ماڵی ئێوە ئەبێ فێنەکتر بێ بۆ حسابە بێ؟ بەڵێ بەتاکید زۆر فێنەکترە. ئێمە هیچ شوێنێکمان بەدەرەوە نییە هەمووی سەوزیە هەتا سەرەوە. هاوینان هەمیشە لەگەڵ ماڵەکانی کەیە 3 دەرەجە بۆ 4 دەرەجە جیاوازی هەیە. دۆزم دراوسەکانی شوێن بەڵێ بەشی دراوسەکانیش ماوە هەندێک ئەوانی کە توانیویانە خزمەتی کەن و پێبگا ماڵەیە ئەوەی تەنیشتمانەوە لە هاوکاری برادر و خزم و شتشم زۆر کردووە قەڵەمەیەوە بە خەڵک زیاتر لە 300-400 قەڵەم ماوە بە خەڵک. مەشتەلم بەڵێ لەم گوڵا مەشتەلم دروست کردبوو لێرە بۆ خۆم بە لایلۆن بۆ ئەوی کە خەڵکێکی سفادی لێ بکەن. ئەو مەشتەلەکەشم ئێستا لە فڕێیاوە بەڕاستی شوێنم نییە شوێنم نییە لە بەڕێ خانەکانمان ئێمە 100 مەترە پێویست بۆ ناکە کە بڵێ 400-500 مەتر خانوو بێت و بۆی کە باخی تا دروستکە ئینسان لە هەر شوێنێکا بۆ توانێت جێ خۆی خۆشکە توانێت بای ئۆکسسیژینی خۆی بای ئۆکسسیژینی دراوسەکانیان دروست بکە. زۆر ئاسان. لێرە چەند جۆر گوڵ و درەختە هەیە؟ وڵی ئێوە ڕاستی بێ زۆر نییە ئەتیمام نادەم بە ئەو گوڵە بەهاریەکان ئەوانەی وەرزەکان هەمیشە شتێکێنم هەمیشە بەهارە بێ هەمیشە سەوز بێ. لێرە ئێستا ئەمە چێمە ئەم گوڵی گرتووە لێرەیە ئەم گوڵە سپیا وڵای کاتی خۆی کە هێنا موتیان گوڵی نەسرینە ئەم جۆرێکە باڵێ جۆرێکە ماشەڵا بۆ خۆی ئەڕوا سەرەکەوێ باڵە پێویستی بە هاوکاری هەیە کە تۆ کە سەرکەوت شتێکی بۆ دانەی تەلێکی لێ تەختەیەکی بۆ دانێ بۆی سەرکەوێ ئێسەوە دووقاتە چۆتە سەرەوە لەوێش پەنگاوەتەوە ئێستا لەوێ نازانم چی لێ بکەم یعنی ئەڕوا یعنی بتانی هاوکاری بکەی لەسەرەوە بۆ 3 قات و 4 قات شەڕوە حەزەکەم ئەگەر خۆیان پێیان خۆش بێ حەزەکەم بیان نەبێ ئاسایی بەلامەوە ڕەوانێکی بەرەوە بەڵێ جا خۆ ئەتوانم قەڵەمیان بۆ بگرم ئەگەر خۆیان حەزی لێ بکەن و قەڵەمیان بۆ گرم ئاوە دروستیەکەن وەکەوەمە ئەوە گوڵی نەسرینە بەس خێزانەکە و ئەڵێ چی لەسەر گلەی ناگەخۆ ئەو هاوڕێکم ئەوە بوو ماوەیەک هاوکارمە کردایەتی وەخوا کاکە خێزانەکەم وایە وتم با بەلای بەرە پێ ناخۆش بوو حوشە پیسە بوو ناخێزانەکەم پێ خۆشە ئەوانش هاوکارمە مناڵەکان من خێزانمە هەمویان هاوکار من چکۆمە ڕۆژانە لێوەرێ هەموو ڕۆژێ بەیانی ئێوارە ئێمە خەریچین پاچەکەینەوە بەڵام ئاساییە بەلامانەوە بەزی من نامێت چاو لەسەر و گوڵانە لابەرمە من جوانە بەنیازی چیتری لێ بکەیەمە وەڵاهی هەرچەند هەوڵەیەم چکۆ شوێنەکەم بچکۆلەیە ناتوانم لەوە زیاتر ژوورە سەوزای نییە دەستژورەوە هەندێ مەتا توشتمێ هیچ نییەوە
از کەمە كما وەگەمە نییە ئەمە گوڵی نەسرینە ئەمە ئەم لایەم هینە پەنجەخانمە فنجخان ئەمیش هەمیشە سەوزە همیشه صوزه ینی حەزەکەم خەڵک احتیمام بە و درەخت و بە و گوڵانی کە هەمیشە بەهارێ هەمیشە سەوزە بۆی لە زستان و هاوین هەر گەڵای سەوزە.